یەکێک لە زانایان بە ناوی ئەبوو بەکری بۆن خۆش هەمیشە بۆنی میسکی لێ دەهات، بۆنێکی زۆر خۆشی لێ دەهات. لەیان پرسی ئەی فڵان کەس، ئەیە و کەسەی کە پێت دەڵێن کە بۆنی خۆشت لێ دێت، ئەوە هۆکارەکەی چییە کە بەردەوام ئەو بۆنە خۆشت لێ دێت؟ هۆکارەکەیمان بۆ دەگەڕێتەوە بەڕێزان بەگوێی لێ بگرین. بۆ هەموو ئینسانێکی مسلمان زۆر جێگەی دەرس و پەندە، پەیامێکە بۆ هەموو گەنجێک، بۆ هەموو ئینسانێکی مسلمان. دەفەرمێ بۆیە ئەو بۆنە خۆشم لێ دێت، هۆکارەکەی ئەوەیە بۆنی خۆشم لە خۆم نەداوە، بەڵام ئەوە هۆکارەکەیەتی. ڕۆژێکیان ئافرەتێک بە هەر جۆرێک بێ بانگی کردم بۆ ماڵەوەیان، بۆ هەر ئیشێک ببێت، بۆ هەر کارێک بێ، دەفەرمێ بانگی کردم گوتی وەرە بۆ ماڵمان دیارە ئیشێک شتێکی پێگوتووە. دەفەرمێ کاتێک کە چوومە ماڵەکەیان هەموو دەرگاکانی داخست، ئەنجا لەوێدا ویستی هەڵم خەڵەتێنێت، ویستی تووشی خراپەم کات، ویستی خراپە و خراپەکاریم توش کات. تەماشاکەن بەڕێزان، ئینسان لە نادیاردا لە تەنیاییدا گرنگە سنوورەکانی خوای گەورە بپارێزێ و پابەندی شەریعەتی خوای پەروەردگار بێت. ئەها بزانە گەنجی بەڕێز، ئینسانی ئیماندار چەند جار ئاوا خراپە ڕووی تێ کردووی؟ ئایا ئەتۆ ڕوود دە خراپەی کردووە یان ڕوود لێ وەرگێڕاوە؟ دەفەرمێ زۆر پێم سەیر بوو ئەو پیاوە، زۆر ناڕەحەت بووم، ئەو ئافرەتە زۆر تینی بۆ هێنام، بۆیە گوتم کاکە حاجەتێک پێویستیەکم هەیە دەبێت تا سەر ئەو بچم، گوتی بڕۆ. دەفەرمێ ئەو پیاوە کە چوومە سەر ئاو، سوبحان الله، کاتێک کە هاتمە دەرەوە شتێکم کرد کە هیچ کەسێک ئەو شتەیە نەکردووە. دەفەرمێ هاتم کە چوومە سەر ئاو، دوای هاتمە دەرەوە هەندێک پیساییم هێنا لە دەست و هەموو لاشەی خۆم هەموو لاشەی خۆم کردە پیسایی بۆ ئەوەی کە ئەو ئافرەتەیە لێم دوورکەوێتەوە. سبحان الله، دەڵێ بەو شەوازەی هاتم بۆ لای ئافرەتەکە و هاتمەوە بۆ ماڵەکەیان، کاتێک کە تا سەر ئاو و شوێنی پێداویستی حاجەت چووم کە هاتمەوە لاشەم هەموو بوو بە پیسایی. بۆیە دەڵێ ئەو ئافرەتە زۆر واقعی وەرما، زۆر پێی سەیر بوو، گوتی کاکە خێرا بڕۆ دەرەوە. بەڕێزان، ئەوە موقیف و لە خوا ترسانە، ئەوە پاراستنی سنوورەکانی خوای پەروەردگارە. بۆیە دەڵێ چوومەوە بە ماڵەوە جوان خۆم شۆرد و خۆم پاک کردەوە. ئەنجا دەفەرمێ ئەو شەوەیەی کە خەوتم، لە خەومدا پێیان گوتم بەڕاستی ئەتۆ کارێکت کرد هیچ کەسێک تا ئێستا ئەو کارەی نەکردووە. ئەبەو شێوازەیە ویستت خۆت نەجات دەی لەو خراپەیە، پیسایی لە خۆت بدەی، خۆت پیسکەی بە پیسایی، بەڵام تووشی خراپە و خراپەکاری نەبی. ها ئینسانی وا هەیە هەڵپەی دەکا بۆ خراپە، هەر لێی هەڵکەوێت تەماشا دەکەی نەجاتی نادات، بەڵام ئینسانی تەقوادار و خوانازوانیە بەڕێزان. بۆیە دەفەرمێ لە خەومدا پێیان گوتم بەڕاستی ئەتۆ کارێکت کرد کە هیچ کەسێک ئەو کارەی نەکردووە پێش تۆ. بۆیە دەفەرمێ پێیان گوتم هەروەکو چۆن ئەتۆ خۆت ئاوا لێ کرد، بەڕاستی ئەتۆ بۆن خۆش دەکرێ و بۆنی خۆشت لێ دێت هەتا وەکو ڕۆژی قیامەت، هەتا وەکو دەمری ئەو بۆنە خۆشت لەگەڵدا دەبێ و لە قیامەتیش لەگەڵتدا دەبێ. بۆیە دەفەرمێ ئەو پیاوە هەتا مرد بۆنی میسکی لێ دەهات و بۆنێکی خۆشی لێ دەهات. بەڕێزان، احفظ الله يحفظك، سنوورەکانی خوای گەورە بپارێزە، خوای پەروەردگار دینت دەپارێزێ، ئیمانت دەپارێزێت، خراپەت لێلا دەدات. دەفەرمون ئەو زانایە هەتا وەکو مرد بۆنی خۆشی لێوە دەهات، ئەنجا لە قیامەتیشدا هەر بۆنی خۆشی لێ دێ و خوای پەروەردگار بە بەهەشت پاداشتی ئەو کەسەیە دەداتەوە. خوای گەورە بمانگەڕێ لەو جۆرە کەسانە.